پەرلەمان و هەڵبژاردن خۆی پرۆسەیەکی سیاسیە لە وڵاتانی دیموکراتیا ئەبێت و بەنسبەت هەڵبژاردنەوە مافێکە کە 4 ساڵ جارێک لە دەستوری هەمیشەیی عێراقا ئاماژەی پێدراوە کە مافی هاوڵاتیان خۆیەتی، یعنی مەسەلەی هەڵبژاردن کەس خێریان پێ ناکا بە هاوڵاتیان کە بچنە بەر سنووقەکانی هەڵبژاردن و بچن ئەو کاندیدە اختیارکەن ئەو حیزبە اختیارکەن کە لەگەڵ ئامانجەکان و لەگەڵ بەرژەوەندەکانیانە ئەگونجێ. هەر بۆیە مەسەلەی پەرلەمان گرنگی خۆی هەیە، بەڵام بەداخەوە پەرلەمان لە کوردستانە دۆخێکی تری وەرگرتووە، یەکێک لەوانەی کە هەر خۆی بۆ بەنەرێت لە کوردستانە دوای 4 ساڵەکە درێژەکرێتەوە. ینی ئەمە پەرلەمانمە ئەم جارە بێتەوە هەڵبژێرێ خولی شەشەمە تا خولی پێنجەمی ژوا بۆ نمونە لە خولی یەکەمە 12 ساڵ پەرلەمان بەردەوام بووە. ئەمە بە شێوەیەکی گشتی بەوە بەنسبەت دۆخی ژنانیشەوە، دۆخی ژنان دیارە لەم واقعەیە دۆخێکە بەغیلی پێ نابرێت. بۆچی؟ چونکە هیچ باشتر نییە لە دۆخی پەرلەمانەکە خۆی، بەڵام بە هەر حاڵ لەبەر ئەوەی کە ئێستا لە کوردستانە لە ساسی کۆتا هەیە بۆ ژنان، وای کردووە کە ژمارەیەکی باش لە ژنان بتوانن بچنە پەرلەمانەوە بن بە ئەندام پەرلەمان، کەم تا زۆر بتوانن دیفاع لە مافی هاوڵاتیان بکەن و بە تایبەتیش لە ناویانە مافی ژنانی تیا بکەن و چەند یاسا و ڕێسایەک دەربچێنن کە تا ڕادەیەکی باش ئەتوانم بڵم، چکە لەم واقعە کۆنەی ئێمەیە لەم پیاوسالاریە ئێمە چەسپاندنی یاسا سەبارەت بە ژنان و بە باری کۆمەڵایەتی کارێکی زۆر قورسە و کارێکە ئەنجامدانی ئاسان نییە، بەڵام توانراوە چەند یاسایەک هەموار بکرێتەوە چەند ئیشێک بۆ کاری ژنان بکرێت، چونکە مەسەلەی پەرلەمان خۆتان ئەزانن کاری یاسادانان و کاری چاودێری حکوومەتە. لەبەرەوە لە مەسەلەی یاسادانانە توانراوە هەنێک یاسا هەموارکەن و هەنێک دەستکەوتی تا بڵێن لە ئاستێکی زۆر باشانەیە، بەڵام هەندێک دەستکەوت بۆ ژنان دەسەبەر کراوە بۆ ژیانی کۆمەڵایەتی خەڵکیش. پەرلەمان حکوومەت زۆر دەسەڵاتی نییە بەسەریات، چونکە دوو مؤسسەن تەریبن بە یەکتری، ئەم مؤسسەیەکی تەشریعیە و ئەو مؤسسەیەکی تەنفیزیە. بەو شێوە ڕاستەوخۆیە نییە دەنگ هەڵبڕینکە، بەڵام ناڕاستەوخۆ هەیە لەبەرەوەی لە ناو پەرلەمانتارە ئەو زوربەی زۆری پەرلەمانتارەکان حیزبین و هی حیزبە جیاوازەکان وە سەرۆکایەتی پەرلەمانیش بە بەشبەشێنە و پشکێنەی هەڵبژاردن دائەنرێ، کەواتە مەسەلەکە بەڕاستەوخۆ حکوومەت نییە، بەڵام ئەوە حیزبەکانی خۆمانن کە ئەو کەسانەی کە ئەیکەنە سەرۆکایەتی پەرلەمان، چووە پەرلەمان ئەندام پەرلەمانەکانیش هەیە و سەرۆکایەتی پەرلەمانیش هەیە کە لە ڕێگای سەرۆکایەتیەوانێ تا ڕادەیەک وایە ئەو مەسەلەی بێدەنگکردنە هەیە، بەڵام ئەو بێدەنگکردنەش ئەگەر یەکێک شارەزای باسی بواری ژنان نەبێت ناتوانێت زۆر هەست بەو بێدەنگەیە بکات و ئەوەی کە ئەمێنێتەوە حکوومەت خۆی زوربەی یاساکان حکوومەت پێشکەشی ئەکات، لەبەرەوە زۆر جار ئەو یاسانەی کە پێشکەشی هێنرێ بۆ پەرلەمان تاکو تاوتوێ بکرێ و دەنگی لەسەر بدرێت کەمتر بە بەرژەوەندی خەڵق و ژنان دەنگی پێ ئەدرێ. ژنان مەسەلەی ڕۆڵگێڕان لە پەرلەمانە هەوڵی زۆر جدی ئەیەن و ژنەکان زۆر زیاتر پابندن بە ئەنشتنەکانی پەرلەمانەوە، پابندن بە لیژنەکانەوە و ئیشکردن لە ناو لیژنەکانە، بەڵام ئەوەیە ڕۆڵەکەیان کەم ڕەنگترە، چونکە ئەوە نییە پەرلەمانتار تەنها ئەرکی لەویا کاری ژنان بێ، نە بەپێی ئەو ئەپسپۆڕەی کە خۆی هەیەی ئەرکی تری زۆر لەسەرە، لەسەر لە چاودێری حکوومەت، لە پێشکەشکردن کەمتر پێشکەشکردنی یاسا، بەڵام بە دوواداچوون بۆ بەرژەوەندەکانی مافی هاوڵاتیان لە بوارە جیاجیەکانە. لەبەرەوە ژنان وەکو خۆیان ئەتوانم بڵێم دەوریان هەیە، بەڵام دەورەکەیان بەوەی کە پێویست بێ و وەکو ئەوەی خواستی ئێمەمانان بێت کە لە دەرەوە سێریان ئەەکەن، یاخۆت ئەو ڕێکخرا و نەی ژنان کە لە دەرەوە متابعی پەرلەمانەکەن، ئەتوان بڵم لەو ئاستانیە و ئەویش هۆکاری خۆی هەیە، هۆکاری سەرەتایی کە لە هەمووی مهمترە پەرلەمانەکە و خۆی دەور ناگێڕێ، ینی ئەمە ئەسڵی بابەتەکەیە کە
پەرلەمان دەنگ بە حکوومەت ئاات پەرلەمان حکوومەت دروست دەکات بەڵام سیستمێک هەیە لە کوردستانە کە حکوومەت دروست کەرا دەسەڵاتی تەنفیزی و جێبەجێکردن دەسەڵاتی زیاتر ئەبێت لە پەرلەمان کە ئەمە خەلەلی کوردستان خۆیەتی وەتەنان خەلەت عێراقیش خۆیەتی کە ناتوانێت پەرلەمان 100% وەکو پەرلەمان ڕۆڵی خۆی بگێڕێ و ئیزافەتەن حیزبەکان دەوریان هەیە لەم سستکردنی پەرلەمانە یعنی هەر لەوە ئەچێ بە بەرنامە بیانوێ پەرلەمان سستکەن و لە ڕێگەی حیزبەکان بۆ نمونە ئێمە هەموو کاندیدەکانی زۆربەی بانەڵێن هەمووی لەسەر حیزبەکان ئەنێرێنە پەرلەمان بەڵام سیرەکەی جاری وایە کاندیدەکانمان لە ئاستی کاری پەرلەمانیانی ناڵێم کەسی باشنی بەس لە ئاستی کاری پەرلەمانیانین لەبەرەوە سیرەکەی جارێکی تر بە ناڕاستەوخۆ خەلەلەکەوێتەوە ناو پەرلەمان و ناتوانێت ئەو ڕۆڵەی وەکو پەرلەمانێک کە وەسف کراوە و پێویستە بۆ دیفاعکردن لە بەرژەوەندی خەڵق بەو شێوازە نابێت من ڕای تایبەتیم خۆی هەم هەیە پەیوەند نییە بە هیچ شتێکەوە ئەوەنەی کە خۆم وەکو ژنێک چاودێری هەڵبژاردنەکان ئەکەم و تێگەیشتنێکم هەبێ بەرامبەری ئەو هەڵبژاردنە بە بڕوای من ئەوە لە بەرزبوونەوەی پێگەی ژنانەوە نییە چکە ئەوە نەبێ عێراق دیموکراتی تر بێت لە کوردستان و ژن توانی بێتی کاری زۆر باشتری کردبێ بەعکسەوە ئەو یاسا و ڕێزانەی کە لە کوردستان و لە پەرلەمانی کوردستان هەموار کراون 100 ئەوەنەی زیاتر بە قازانجی ژنانە تاکو لە پەرلەمانی عێراق ئەمەش دیارە هۆکە بەڕای من هۆکاری تایبەتی هەیە کە یەکێک لەوانە حیزبەکان بۆ ئیسفادەکردن لە مەسەلەی کۆتا ژنانە هێنن پێشەوە بۆی کورسێک زیاتر بێنن یان ئەوە تا ئەو حیزبە پێویستی بە لە ناوچەیەکی دیاریکراوە پێویستی بە ژنێک هەیە کە لەویا بێ و بۆ ڕووکەشی نێودەوڵەتیش دەوری زۆرە ئەوە بەڵام بە هەر حاڵ لەگەڵ ئەم ڕەتایبەتی منیش لەسەر ئەو هەڵبژاردنە هەر باشە ئەگەر ژنان تا ڕێژەیان زیاتر بێت لە پەرلەمانە هەر لەوێ وەکو شوێنێک فێری قسەکردن و فێری کارکردن و فێری ئیشکردن ببن و بتوانن ئەگەر بە دەنگانێکیش لەسەر بابەتێکە خزمەتی دۆزەکان بخوان شتێکی زۆر باشە. مەسەلەی کۆتا وەکو هەموو بابەتێکی تر لایەنی ئەرێنی هەیە و لایەنی نەرێنی هەیە لایەنە ئەرێنەکەی ئەوەیە بۆ یەکەمین جار لە دوای کەوتنی سەدام و پرۆسەی ئازادی عێراقەوە توانێت ئەمە باسی عێراقەکەم بەگشتی ژن توانی بچێتە بواری سیاسیەوە بە فراوانتر کە دیارە پەرلەمان بەرزترین موسسەی سیاسی لە عێراق و لە هەموو دنیاە لەبەرەوە سیرەکەیت ئیسفادەی خۆی هەبووە دەوری کۆتاکە بەڵام دەوری نەرێنیشی هەیە نەرێنیکە لەوایە کە زۆر جار ئەمانە بەکارەهێنرێن لەلایەن حیزبەکانیانەوە لە سەرەتاو ئاماژەمان بەوەیە کە کاندیدکردن بۆ پەرلەمان حیزبەکان ئەیکا کەواتە ئەوان ناڕاستەوە خۆ ئیسفادە لەو دەنگی کۆتایە ئەکەن و بۆ زیادکردنی کورسەکانی خۆیان یاخۆت چوونی ژنێک بۆ ناو پەرلەمان بەبێ ئەوەی ئەو ژماری هاوڵاتیانی کە دەنگی پێتەواویکە بەهۆی سیستمی کۆتاوە ئەچێتن ناو پەرلەمانەوە ئەمەش بۆ ئەم مەبەستە بەکارەهێنرێن بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوە لەم خاڵانە هەمووی کە ئەوەی ئێمە وەکو ژنان ئەبێ ڕازی نەبین بە سیستمی کۆتا و ئەوەی ئیشی خۆمان لە دوو لایەنە و ئەسپی خۆمان تاوبین و بکەینە ئیشکردن یەکێکیان لەوەیە کە لە ناو حیزبەکانە چونکە ئێمە مەناسب بەڕاستی هەموو پێگەیەک بۆ ژن لە ناو هەموو مؤسساتێکی دەوڵەتە ئیتر پەرلەمانی بێ وەزیری بێ هەرچی پلەباڵایەکی تر بێ پێویستمان بەوە هەیە کە ئێمە لە ناو حیزبەکانی خۆمانە هەر کەسێک لەو ژنانە کە ئەچنە پەرلەمانەوە هەوڵی ئەوە بن کە لە حیزبەکان زیاتر بچینە پێشەوە بۆ ئەوەی پێگەی باشتر بگرین هەتا پێگەمان بەرزتر بێتەوە و ژمارەمان زۆرتر بێت لە ناو حیزبەکانە ئەوە لەو کاتا ئێمە ئەتوانین زیاتر کورسی پەرلەمانی بەدەستبێنین و لایەنێکی تریشی لە ڕێگای ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە کە ئەوە باشترین بوارە و باشترین هەڵکەوتەیە بۆ ئەوەی کە بتوانێت ژنان کاری خوانی تیا بکەن و لە کۆمەلگا ناسرااو بن و ئیتر کۆمەلگا لە ڕێگەی دوو لایەنەوە بەڕای من متمانە بە ژن پایاکە ڕای یەکەم یان ئەو ژنانەی کە ئەچنە پلەپایەوانێ ئەو ژنانە بتوان وەکو ژن ئیش بکەن چونکە ئێمە ژنمان هەیە ئەچێتە پلەپایی بەرزیشەوە سیرێک حتا تەنانەت جاری تا وەزیریش ئەڕوە بەڵام کارەکانی تعبیر لە ژن نایە وەکو پیاوێک لە پیاوەکانی تر کارەکات کە ئەمە ئەبێ ئەمە تعدیل کرێ ئەمە چاپ بکرێ خەڵق بزانێ جێپەنجەی ئەو وەزیرە ژنە
لەناو حکوومەتا چۆن بۆ کە فەرقی هەیە لەگەڵ وەزیرەکانی ترە ئەمە بەنسبە دەمەوە لە لایەکی تریشانێ ئەو لەناو مشتەمەعە بەڕاستی لەناو ئەو کۆمەلگای لەناو ڕێکخراوەکانە ژن هەتا زیاتر تێکەڵ بە هاوڵاتیان بێ تێکەڵ بە لە ڕێگای ئەو ئیشە و لە تەخەسوسی ڕێکخراوەکە زیاتر خزمەتی خەڵک بکە زیاتر ئەبێ بە فیگەر و خەڵک لێی نزیگە بێتەوە ڕێکخراوەدا خەڵقیش لێی نزیک بێتەوە واتە متمانەی پێ زیاتر ئەکا چەنەها ڕێگەی تریش هەیە ئەبێ ژن خۆی بیدۆزێتەوە بۆ ئەوەی متمانە هاوڵاتیانی پێزیاب بکە و بەم ڕێگانە بەڕای من ئەتوانێ نزیک بێتەوە لە پایەکانی دەسەڵات و بتوانێت ژمارەی خۆی بکە وەکو چۆن لە وڵاتانی دنیای تا لە سا 50 وڵات زیاتریش ڕۆشتووە ئێمەش بگەین بەو ئامانجەی کە ئەمانەوێت خەباتی ژن لە قۆناغێکا ناوەستێ لە تەمەنێکا ناوەستێ ئەمانە هیچی با بڵێن نابێ ژنان بڵێن تەمەنم سەرکەوتووە یاخود تەواو ئیتر من ناتوانم کار بکەم ئەو ببینی ئێمە چەنەها ژنی ئازا و وێرمان هەیە کە کەم ئەندامیشە جوانترین کار پێشکەش بە کۆمەلگاکە کەواتە بەردەوامی ئەم ئیشەی ئێمە گرەوی سەرکەوتنمانە.